سڵاتانە بێتەوەم کاتتان باش لە شاری سلێمانی ئەمڕۆ دووەمین کۆنفرانسی جینۆسایدی کورد ئەنجام دەدرێت. هەڵبەتە ئەمە دووەمین کۆنفرانسە، پێشووتر یەکەم کۆنفرانس لە ساڵی 2023دا ئەنجامدرا. بە خۆشحاڵی ئەمڕۆژ دووەمین کۆنفرانس ئەنجام دەدرێت. لە ئێستادا میوانەکان لە هۆڵەکەدا ئامادەیان هەیە. ئەوەی کە جی ئاماژەیە میوانەکان لە 7 وڵاتی جیاوازەوە هاتوون و گفتوگۆ دەکەن لەسەر چەندین بابەت. ئەم کۆنفرانسە 2 ڕۆژ دەخایەنێت و کۆمەڵێک کار و چالاکی تێدا ئەنجام دەدرێت. لە کۆنفرانسەکەدا کەسانی پلە باڵا و هەروەها کەسانی ناسرا و نەرمەند تێدا بەشدارە. چەند پانێڵێک بڕێوە دەچێت لەم کۆنفرانسەدا کە ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت. بن بۆ زانیاری زیاتر سەبارەت بە ناوەڕۆکی کۆنفرانسەکە دەچێت لای دیمەن عەبدوڵڵا، سەرپەرشتیاری کۆنفرانسەکە. خات و دیمەن سڵاو دەبێتەوەم کاتت باش. سەبارەت بە کۆنفرانسەکە، ئەم کۆنفرانسە چۆنە، چەند ڕۆژ دەخایەنێت، ناوەڕۆکی کۆنفرانسەکە چییە؟ سەرتا بەخێرتانەکەم بەخێربێن، زۆر سپاس. کۆنفرانسەکە ئەمڕۆ دەستی پێکرد کە ڕۆژی دووشەمە ئەکا و 2 ڕۆژ بەردەوام ئەبێ و بە بەشداری چەندین کەسایەتی و نووسەری بیانی و ناوخۆیی کە ئەو توێژینەوانەی تێشدا کە با بڵێن ئەمڕۆ پێشکەش دەکرێت توێژینەوەکان بە زمانی ئینگلیزی و تورکی و عەرەبی و فارسیە و لە هەمان کاتدا ڕەنگدانەوەی جینۆسایدا لە نێو با بڵێن ئەدەب و هونەر و میدیادا. لەژێر دروشمی ئەدەب و هونەر و میدیادا ئێوە ئەم کۆنفرانسەتان ئەنجام داوە. ئەمە مانای چییە؟ بێگومان دەواازەیەکی گرنگ بۆ ناسانی جینۆساید یاخود بە جیهانیکردنی جینۆساید سێ دەرگامان هەیە، سێ دەواازەی گەورەمانەیە کە ئەویش یەکێکیان لەوانە ئەدەبە، دواتر هونەر و میدیا کە ڕۆڵێکی یەکزەر زۆریان هەبێ. ئەمەش یەکێکە لەو پلانانە یاخۆ یەکێکە لەوانەیە کە بیرمان لێ کردوێتەوە ئەم سێ دەواازەیە ڕۆڵێکی بەرچاویان هەیە کە ئێمە بتوانین جارێکی تر هەم لە ناوخۆی خۆمان هەم بە جیهان لە ڕێگەی ئەم توێژینەوانەی کە چەند کەسایەتێکی بیانی بەشداریەکەن بە جیهانی بکرێت. میوانەکان بە گشتی کێناوەی کە ئامادەیان هەیە لێرە؟ بە شێوەیەکی گشتی میوانەکان لە چەند دەوڵەتی جیاوازەوە هاتوون، هەم وەکو پێشتری ئاماژەم پێکرد، هەم توێژەریش و هەم میوانیشمان هەیە لە وڵاتانی دیکەی وەکو ئێران و تورکیا و لە وڵاتە عەرەبیەکان و لە وڵاتی ئەوروپیش. بە خۆشحاڵیەوە کە هەمویان ئەمڕۆ لێرە ئامادەیان هەیە و ئەو کەسایەتیانی کە لێرەش ئەمڕۆ بەشداریان کردووە بەبێ جیاوازی لایەنی سیاسی یاخۆ کەسایەتی، هەموو جۆرە کەسایەتی، هونەرمەند، ڕۆماننووس، نووسەر، کەسانی ئەکادمی سیاسی هەمویان بەشدارن. چالاکیەکان بە گشتی چین لەم 2 ڕۆژەدا کە ئەنجام دەدرێت؟ جیاوازی هەیە چالاکیەکانی ئەمڕۆ سوێنێ؟ چالاکیەکان ئەمڕۆ سەرەتا خۆتان بینیتان بە چەند وتەیەک دەستی پێکرد و دواتر پارچە موسیقیەکمان هەیە و چالاکی کە هەمویان با بڵێن گزارش دەکات لە جینۆساید و لە هەمان کاتدا فیلمێکمان هەیە و لە دواتریشا چەند پانەڵێکمان هەیە. ئەمە بە شێوەیەکی گشتی چالاکیەکان لەم 2 ڕۆژەدا بەڕێوە ئەچێت. سپاسەکەم. لە ئێستادا وردە وردە کۆنفرانسەکە دەست پێ دەکات و لە دیمەنەکانی شادیارە میوانەکان هاتوونەتەوە هۆڵەکەەوە. گاماشەم پێدا میوانەکان لە 7 وڵاتی جیاوازەوە ئامادەیان هەیە، هەم وڵاتانی دراوسێ و هەروەها وڵاتانی دراوسێ وڵاتە ئەوروپیەکان و وڵاتانی عەرەبیش بەشداریان تێدا کردووە. ئەم کۆنفرانسە بە خات و دیمەنیش ئاماژەی پێدا بە چەند زمانێک پێشکەش دەکرێت. بێگومان ئەمە دووەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جینۆسایدی کوردە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژێکی و سبەی نوێژ بەردەوام دەبێت.